ساختەکە بە قازانجی دەسەڵات و حکمڕانان و بە قازانجی هەندێک کەس کەوا بەستە و دابەستەی حکمڕانانە لە نێو هەرێمدا و بە زیانی لایەنەکانی دی بە تایبەت کە کۆمەڵی دادگەری لەو نێواندا بە تایبەت بە ئامانج گیرا بوو. لە بەرامبەر خوا دەخۆمان بە ناچار بینی لەبەر خوا دان بە دۆخێک دانەیەنین کە دەزانین تەزویرە و ساختەیە ئیرادەی خەڵک تەزیف کراوە و لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستانیشدا و ئەو هەڵوێستەمان بەڕاستی بریتە لە بەرگریکردن لە ئیرادە و ئازادی و دەنجی ڕاستەقینەی خەڵک. ئێمە بەرگری دەکەین لە دەنجی خەڵک ئەو سێ کورسیەش بە قوربانی پاراستنی ئازادی خەڵک و ئیرادی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین. ئەم سێ کورسیەش بە قوربانی ئەو دەنگە دزراوانە دەکەین کە جارێکی دیکە ڕای خەڵک نەدەزرێ، دەنجی خەڵک بزر نەکرێ. ئەمە بۆیە ئەم هەڵوێستەمان وەرگرتووە.